تماشاوانên برês guhdarên hêjav demê hewa baş, hêviya demên xweş bi we dixwazîn. Xweşhal û bextewerîn jarek din hatîne ev dîdara wên berês بۆ pêşkêşkirina xelekeka dî ji bernameyê bi Kurdî. Ev care jî dê xizmeteka dîtir pêşkêşî hewên berêskeyn sebaret Parka Niştimanî û parêzrawên siruştî. National Park ew zarave ku welatên dîtir zêdetir sedan sal e serderî digel evî têgiheyî kiriye û li defme jî çend saleke hevwelatiyê me çi bihîstinê bît û serederîkirinê bîtin edgel evî çemkeyî serederî edgel kiriye. Sedem dizorin ku National Park bûye cihê pîtepêdanê el def welatên dîtir ji bo çend mebestên cuda cuda û mifa lêwergirtinê. Lewra me jî divêtin et nava bernamê be Kurdî da ev care tîşkê pexîne ser vî çemkeyî û vî têgihey Parka Niştimanî û parêzrawên siruştî dihête gengeşekirin digel zûrberês Mamosta Abdul Rahman Sediq navê xwe navê we xêratneka gerim cenabî Mamosta dikên zûr bixêr Mamosta. Selamet. Mamosta weke me destpêkê pêşekî jî de amaje pê day ke National Park eveş wekû bînê têgiheke û çemkeke tête behezkirin el welatên dîtir renge zêdetir û ziyatir me guhdarî li vê çendê kirbîtin me jî çi kêm çi zûr serederî digel vê çendê kiriye. Lewra me divêtim şêwazekî giştî bizanîn ke hevwelatiyê me jî hemî pê aşina bibîtin National Park çi ye û eger National Park hate tebûnê da sûd û mifayet wê çi ne? Est benavî xwe bexşîndeyî mihreban. Wekû to gotit em zaraweyekî ta radeyek û kolê li mêjînê û kona توانین بڵین ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕەنگە لە کۆتاییەکانی یان نزیک ناوەڕاستی سەدەی هەژدەوە ناشنال پارکی هەبوو بێ ئیدی دوای ورد لە دوای ئەوانەی دیکەوە لە 1940 ساڵانی دواتر وڵاتانی تریش دەستیان بە دروستکردنی کردووە. ئەمەی کە ئێمە تا ڕادەیەک و کۆڵێ بە شێوازێکی چۆن دەڵێ گشتی پێی دەڵێن ناشنال پارک ڕاستیدا وەکو کوردی پێی دەگوترێ ینی پارکی نیشتیمانی زیاتر بەو شێوازانە یان باخچەی گەورەی نیشتیمانی بە ئینگلیز پێی دەڵێن ناشنال پارک وڵاتانی عەرەبی پێی دەڵێن الحەدائق الوەتەنیە. ئەو تۆ ئاماژەت پێ کرد جیاوازە لەو پارێزراوە سروشتەکانیش پارێزراوە سروشتەکان بە کوردی پێی دەڵێن عەرەب پێی دەڵێ المەحمیات الطەبیعیە ئینگلیز پێی دەڵێ نیچەر ریسێرڤ ئەمانە دووشتی جیاوازن و باسی دەکەین. بەڵام زۆر گرنگە بزانین جارێ پارکی نیشتیمانی یانی چی ناشنال پارک واتە چی؟ بێگومان هەموو وڵاتێک ڕووبەری ئەو تۆی هەیە کە چۆن دەڵێ لە ڕووی سروشتیەوە تایبەتمەندی خۆی هەیە. کەواتێک وەختێ دەڵێن ئەم شوێنە دەکرێت بە ناشنال پارک سەرەتا خۆی ناوی ناشنال پارک نییە. شوێنێکە لە شوێنەکانی ئەم وڵاتی ئێمە سروشتێکی دیاریکراوی هەیە. نمونەیەک لەو نمونانەی ئێمە هەمانە لە هەرێمی کوردستان بەس ئەکرێت وەکو ینی ئەوەترێتەوە هەڵگورد سەکران ناشنال پارک. ئەوە لەو ناوچەیە دەکرێت سبەی لە ناوچەیەکی تر وەکو بارزان ناشنال پارک لە هەورامان لە گەرمیان لە شوێنی دیکەش بە هەمان شێوە زیاد لە ناشنال پارکێکمان هەبێ. چۆن لەسەر چ بنەمایەک ئەیکەین بە ناشنال پارک ئەوە زۆر گرنگە. یەکێتی نێودەوڵەتی بۆ پاراستنی سروشتی چۆن دەڵێ ڕێکخراوەیەکە جیهانیە لە کۆمەڵی گشتی ئەودا لە خولی دەیەم لە خولی دەیەمی کۆمەڵی گشتی یەکێتی نێودەوڵەتی بۆ پارێزگاریکردن لە سروشت دەڵێ ناشنال پارک لە وڵاتان کە دێتە دروستکردن بریتە لەو ڕووبەری کە پێویستە تا ڕادەیەک وە کۆڵە دەست لێ نەدراو بێ ینی مرۆڤ پێی نەگەیشت بێ. واتە مەبەستە هەمی ناوچەیەک یا گونجای نییە بۆ ناشنال پارکی؟ نەخێر ئەبێت چەند مەرجێت خۆ هەنە. بەڵێ بەلای کەمەوە ینی ئەوەی کە گوتم یەکێتی نێودەوڵەتی بۆ پاراستنی ناوچە سروشتیەکان لە ئاستی جیهاندا بەلای کەمەوە 4 مەرجی بۆ داناوە. مەرجی یەکەمی ئەوەیە کە ئەو ناوچەیە سیستەمێکی ئیکۆسیستەم ینی سیستەمێکی ژینگەیی بنەڕەتی ڕەسەنی تایبەت بەخۆی هەبێ. ینی چی؟ بریتە لەو شوێنە جۆرێک ڕۆکی تێدایە لە ناوچەکەی دەوروبەری و لە شوێنێکی تری ئەو نیشتیمانە ئەو وڵاتە نییە. تایبەتمەندی ئەو جۆرە ڕۆکە لەو شوێنە هەیە. هەندێک باڵندا لەو شوێنە هەن لە شوێنێکی دیکەنین. هەندێک جانەوەر لەو شوێنە هەن لە شوێنی دیکەنین. هەندێک بەهۆی ئەو بارودۆخە تایبەتە هەندێک کەلتوری ناوچەکە هەندێک هەڵسوکەوتی ڕەسەنی خەڵکی ناوچەکە کە بە جۆرێک ئەیکەن هەڵسوکەوتەکەن لە ناوچەیەکی تردانیە. تۆ هەمیشە نابینی بۆ نمونەی بارزانەکەن بە نمونە خەڵک بۆ ئەڵێم بۆچی لە ناوچەی بارزان ئێمە پارێزراوی سروشتیمان هەیە و شتەکان پارێزراون یەکسەر پێتەڵن ئەوە بۆ بە کەلتور. چێ کردوێتی بە کەلتور؟ خەڵکی ناوچەکە. کەواتە تایبەتمەندی سروشتەکە کە ئیکۆسیستەمێکی ڕەسەنی تایبەت بەخۆی هەیە بەڵام خەڵکەکەشی تایبەتمەندیەکیان هەیە.
کە دەست نابن بۆ سروشتەکە دەست نابن بۆ شوێنەکە کەواتە لێرە ئەڵێن احتیمالە ناشنال پارک شوێنی واش زۆر دەست نەکەوێت لە هیچ وڵاتێکە بەڵام هەر وڵاتێک مەرجێکی زیاد کردووە یعنی ئەوەی کە چۆن دەڵێ یەکێتی جیهانی بۆ پاراستنی ناوچە سروشتیەکان دایناوە ئەو مەرجانە یەکەم شت ئەم مەرجە بوو کە باسمان کرد دووەم مەرج ئەڵێ ینی کاریگەری مرۆڤی بەسەرەوە نەبێ ینی چەوە یعنی مرۆڤ نەچوبێتە ئەو ناوچێ و دەستی لێ نەدابێ و گۆڕانکاری تێدا دروست نەکردبێ چوبێ خانوبەری تیا دروست کردبێ چوبێ ڕۆکی لادابێ چوبێ ڕاوی ئەو ئاژەڵانەی کردبێ ئەو ئاژەڵە ئەسلەکان نەمابێ یا چوبێ جانەوەری ناوچەیەکی دیکەی بۆ هێنابێ لەوێ بەخێوی کە ئەوە چی بوو سیمەتەکەی هەموو لێرەمە بەستاتە ئەوە کە دەست لێ نەدابیتن وەکو زیان گەهاندن یانجی هەبسروشتیش بشتە بەڵێ نەیگۆڕی دەستێنەدا نەبەمانێ دەستی لێ نەدابێ یعنی شتێکی ئیزافە نەکردوێ بۆ ئەو شوێنە شتێکی نەخستێتە بەڵێ یعنی نەچی ڕۆکێک بێنی لە ماڵی خۆتانەوە یا ڕۆکێک لە خارجەوە بێنی لەوێ بیچێنی ئەوە دەست لێدانە یا بچی وەڵا بڵێ ئێرە وەڵایی بەس فلانە جان لەبەری نوقسانە با بچم ئەویش بێنم ئەوە هەر زۆر کوفرە لە ڕووی ژینگەی و ئەو شتە بکەیت لەبەرەوە بەڵام ئەڵێن لەبەرەوەی زەحمەتە شوێنێکی وامان دەستکەوێ کە بڵێن مرۆڤ گۆڕانکاریتیان نەکرابێ لەبەرەوەڵێ بە شێوازێکی زۆر کەم مرۆڤ دەستی پێگەیشت بێ و دەستی لێدابێ ئەوەش ینی بۆیە مەرجەکە تۆزێ تەخفیفەکاتەوە دوو سێ ئەڵێ بن ناوچەیەکی تا ڕادەیەک ڕوبەرەکەی زۆر فراوان بێ ئەو نییە تۆ باخچەیەک دروستکەی بڵێ ئەم باخچەیە ناشنال پارکە ناشنال پارک بەو ڕوبەرە ناوترێ جاسە نمونەیەک پێ بڵێم ئێستاڵێن ئەو پارکانەی کە شارەوانی دروستێکە لە ناو شار ئەوە ناشنال پارکە نا من ژێوی هەموو پرسیارە بیکە چنە ژێر وێ چەندی نا لە لایەکی ترەوە مەسەرەن ئەڵێ ینی هەندێک باخچە هەیە لە نێو شارەکان لە نێو گەڕەکەکان و وانە ئەو چۆن دەڵێ کۆڵانەکان یا چوزانم دروست کرا ئەوەش خۆی نییە چونکە ئەمە بچینە لای شارەوانی پێمانەڵێ ئێستا لە هەرێمی کوردستاندا نزیکەی 90 پارکمان هەیە لە ناو شار وەکو حەدیقە و باخچەی مامناوەندی و بچووکیش نزیکەی 1970 1200 لەو جۆرە باخچێمان هەیە ئەمانە باسمان ئەمە ناشنال پارک نییە ناشنال پارک یەکێ لە نمونونەکانی ئەوە بووکە لە کوردستانە هەوڵی بۆ دراو دروست کرا بەڕەحمەت بێ قایمقامی ئەوسای چۆمان کاک عەبدولواحید گوانی بەڕەحمەت بێ جۆبەرد لەوانی و ڕەحمەتی خوا لە 2006 بیرۆکەکەی هێنا دوای بیرۆکەکە لە 2006ەوە کاری لەسەر کراو اینجا لە ڕێگەی پارێزگای هەولێرەوە گرێبەستێک کرا لەگەڵ پەیمانگای نەمسا بۆ تەکنیکاری ئەوانە ئۆکۆڵە بنەمای ئەو ناشنال پارکەیان دانا و کاری لەسەر کرا دوای لە 2013 تیمێک هی ناوچەکە و وەکۆڵێ خەڵکی ئەو ناوچەیە و بەشێک لە شارەزایان و گەنجانی ئەو ناوچەیە یعنی چوون بەشداریان کرد لە کۆبوونەوەیەک یا کۆنفرانسێک کە نەتەوە یەکگرتوەکان سەرپەرشتی دەگرت و لە ئیتالیا بەسترا بۆ پێدانی ئەزمون دەربارەی چۆنێتی بەڕێوەبردنی ناشنال پارک دوای ڕێکخراوێکی ژینگە پارێزی ئیتالی لە 2014 هات هەندێک وێستگەی پێوان لەسەر چیاکان دانا لەسەر هەندێک لە لووتکەی چیاکان مامڕوت و ئەو شوێنانی ئەو ناوچەیە ئەو چۆن دەڵێ وێزگانە بۆ ئەو بووکە خێرایی با لە ناوچەکە بپێوێ بۆ ئەوەیە کە بەفر و بارانی ناوچەکە بپێوێ و لە ساڵێکا چەند باران دەبارێ بۆ شێوازە ئیدی بەداخەوە لە 2014 هێرشی تیرۆریستانی داعش و کە کوردستان مەشغوڵ بوو بەشێک لە پێشمەرگەی ژینگە پارێز و بەشێک لە هەموو پێشمەرگە و بە پێشمەرگەی ژینگە پارێزیشەوە خەریکی بەرپەرزدانەوەی چۆن دەڵێ داعش بوون ئیدی لە 2015 و 16 هەموو ئەم ماوانە تۆ تا ڕادێک جۆرێک لە ینی ساردبوونەوە لە بەڕێوەبردنیە هەبوو وەتەف چەندە وەیەکت گەینیت مامۆستا و بێژینێ ئەف پڕۆژێ ناشنال پارک ئەپڕیا خۆڕایی و تاکە کەسی دروست نابیت بێتن ڕیا مؤسساتت ئەلێرۆ گرنگە ئێستا لەو شتانی کەوا ینی چۆن دەڵێ خەڵکی ناوچەکەش و سەرپەرشتیارانی پێشووی پارکەکەش بیر لەوە دەکەنەوە کە ینی چۆن ئێمە چەترێکی چۆن دەڵێ فەرمی حکومی بۆ بدۆزینەوە چونکە وشەی ناشنال پارک خۆی لە خۆیدا ئەو مانەیە دەگەنێ ناشنال پارک ئەو شوێنە ڕووبەرە پارێزراوە سروشتیە کە مرۆڤ کاریگەری لەسەری کەمە یاخود کاریگەری بەسەری شێوە نییە ڕووبەرێکی فراوانی هەیە و حکوومەت خۆی بەڕێوەی دەبە ئەم خاڵە خەت خەرەژێری حکوومەت بەڕێوەی دەبە لەبەرەوە پێویست بەوە دەکا جا چونکە دەست پێش خەرێکە وەکو دەڵێت تاکە کەسی بوو دوجار پارێزگا کردی زۆر گرنگە ئەوە لە ڕێگەی یاساوە بۆی چارەسەر بکرد دێمەوە سەر باسەکە ئەوەیە کە ینی ناشنال پارک بە گشتی
بەڵکو سبەی لە شوێنێکی دیکەی کوردستانیش دروستی کە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر گرنگە بەلای کەمەوە کۆڵێ لەو سیفەتانی کە باسمان کرد زیاد لەوە چەند سیفەتێتر بڵێن یعنی سیفەتێک لە سیفەتەکانی ناشنال پارک ئەوەیە کە بێ فرەجۆری بێ یعنی فرەجۆری تێدا بێ ئەوە نییە یەک جۆرێکی دیاری کراوی تێدا بێ یەک جۆر ئاژەڵ یەک جۆر ڕوەک ئیتر تاو نە فرەجۆری تێدایە ژبلی مامۆستاوا جەنابێتان و کامۆژە پێدای کە هەلگورد دروست کردیە و پرۆژەکەش هاتیە وەستاندن چ جێدیترمە هەنە لە کوردستانی کە ئەف ناڤەل سەربیت ناشنال هێشتا بەو شێوازە نیمانە بەڵێن بە شێوازە نیمان اینجا دووەم سیفەت ئەوەیە جوانی ینی جۆرێک لە دیمەنی جوانی تێدایە کە جێگەی چۆندەڵە سەرنج ڕاکێشانە سێەم ڕەنگە ینی ئەو شوێنە پەیوەندی هەبێ پەیوەست بێ بە هەندێک ڕووداوی مێژوویش لەو شوێنەدا ڕوویدا بێ ئەبینی ئێستا تۆ کە باسی ناوچەی سۆرانەکەیت و باسی میری سۆران و باسی مەسەلەن ڕابردووی ئەو ناوچەیە و مەسە میرنشینی سۆران و ئەوین ینی هەندێک ڕووداوی تایبەتمەندیش لەو شوێنانەدا هەیە مێژوویەک لە مێژوەکانی ئەو ناوچەیە هەیە هەموو ئەمانە لەگەڵ یەکداوا ئەکا کە جۆرێک لە گەشت و گوزاریش سفەتێکی گەشت و گوزاری هەبێ بەڵام چۆن دەڵێ بە ئاگداری ینی چۆن بە ئاگداری دەڵێ ناشنال پارک ئەو شوێنەیە کە ڕوبەرەکەی فراوانە فرەجۆری تایە زیندەجۆری تێدایە لە ڕوەک و لە ئاژەڵەکان و دەستی مرۆڤ کاریگەری کەم بەسەرەوە هەیە و دێتە پاراستن بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەگەر مرۆڤ ئەی مرۆڤ چ دەکە مرۆڤ غێر کاریگەری چۆن دەڵ مرۆڤ ئیداری دەکا وەختی مرۆڤ ئیداری دەکات دەبێت زۆر ئاگادار بین یعنی دەڵێ بە چواردەوری ئەودا وەکو چێوەی ئەو ناشنال پارکە هەندێک چالاکی دێتە ئەنجامدان بۆ ئەوی کاریگەری نەبێت لەسەر ناشنال پارکەکە ینی چۆن یعنی تۆ لە من سیاحەتە حەزەکەم بڕۆم ئەبێت تیمێک لەوێ هەبێت لەگەڵ تۆیە بدبا پێشی تۆکەوێ ڕێنمایی و دەلیل و چۆن دەڵێ وەکوڵێ ئەو ڕێنمایی تۆ بکە تاوەکو ڕاست و چەپ نەڕۆی ینی چۆن دەڕۆی چۆن هەڵس و کەوت دەکەی چۆن مامەڵە دەکەی دەست لە شت نەدەی چۆن وێنە دەگری چۆن دەڵێ مامەڵە لەگەڵ ئەو دیمەنانە دەکەی هەڵس و کەوت چۆن دەکەی لەگەڵ دانیشتوانی ناوچەکە چۆن هەڵس و کەوت دەکەی دانیشتوانی ناوچەکە هەڵس و کەوتیان لەگەڵ خەڵکدا چۆن دەبێ هەموو ئەمانە بە قیاسە هەموو ئەمانە مەرجی بۆ دانراوە لەگەڵ ئەوەشدا دەکرێت خەڵکی ناوچەکە چونکە خەڵکی ڕەسەنی ناوچەکەن چونکە بەشێکن لەو ناشنال پارکە ئەوان ئەو کات هەست دەکەن ئەوانش هەندێک کاری دەستیان هەیە ئەوانش هەندێک جۆر خواردەمەنیان هەیە ئەوان هەندێک جۆر دروستکراویان هەیە و کاری دەستی خۆیانیان هەیە دەکرێت ئەو کاتە ئەو گەشتیارانە سوودی لێوەربگرن لە ڕووی ئابووری ئەوانش سوودمەند بن بیفرۆشن بەو گەشتیارانی کە دێنە ئەو ناوچەیە لە هەمان کاتیشدا دەکرێت زانکۆکانی هەرێمی کوردستان بە حکومی بە ئەهلیەوە لە ڕێگەی ڕێخستنی ورد ئەڵێم ورد ڕێخستنی وردی گەشت بۆ ئەو ناوچەیە بۆ ئەوەی کەوا توێژینەوەی بکەن لەسەر ئەو ڕوەکانە لەسەر ئەو گیان لەبەرانە لەسەر ئەو ناوچەیە تاوەکو ببێتەمای ئەوەی کە ئێمە شتێکمان دەستکەوێ دەرەنجامێکمان دەستکەوێ بۆ ئەوەی کە بزانین ناوچەکەی ئێمە لە ڕووی فرەجۆریە و چۆنە زۆر باش مامۆستامەت ناوەوان ئاخفتنادا بەحسا دوو چەمکین جیاواز کرد تەنانەت وەکو بژنێت پاراگرافی یەکەمدا کەمە بەحسکردی پارکا نیشتیمانی ئانکو پارکا نیشتیمانی و پارێزراوین سروشتی ئەرێ چ جودایەکێت نابراوان هەردوو دەست ئەوە زۆر گرنگە ئەوە زۆر گرنگە وەختێک ئەڵێن ناشنال پارک ئەڵێن نیچر ریزێرڤ وەختێک ئەڵێن الحدائق الوطنية ئەڵێن المحمیات الطبيعية لە هەمان کاتدا بە کوردی وەختێک ئەڵێن پارکی نیشتیمانی لە بەرامبەردا دەڵێن پارێزراوە سروشتەکە ئەمە بە هەموو بارسێ زمانەکە پارێزراوە سروشتەکان جیاوازی هەیە لەگەڵ ناشنال پارک یەکەم لە ڕوبەر ینی ناشنال پارک ڕوبەرێکی یەکجار فراوانی هەیە شتێکی تهدیدکردی هەیە بێژی ئەفەندە ڕووبارە بەڵام بە شێوازێکی سەرەکی ڕوبەرەکەی فراوانە بەڵام چۆن دەڵێ پارێزراوە سروشتەکان ڕوبەرەکەی کەمترە ڕوبەری ئەو کەمترە لە چاو ئەوەوە دوو جۆرێک لە ئازادی ڕێژەیی هەیە لە ناشنال پارکە وەکو گوتم بۆ ئەوەی کەوا گەشتیار سەردانی بکات و ئاشنا بێ بە ناوچەکە بەڵام لە پارێزراوە سروشتەکان ئەو ئازادیە نییە ینی ئازاد نیت بۆ بچی بۆ گەشتیاری تێدا بکەیت چونکە تەنها بۆ بابەتی وەکو چەند دەڵێن توێژینەوە و لێکۆڵینەوە دەکرێت سوودی لێوەربگیرێ یعنی بەمانە جوڵەکردنی مرۆڤ لە نێویدا سنووردارە لە هەمان کاتیشدا ینی ئەو ڕوەک و ئەو زیندە جۆریەی کە لە ناوچەکەدا هەیە دەبێت زۆر ورتر لە ناشنال پارک بێنە پاراستن بەڵام لە هەمان کاتدا وەکو بڵێ لە ئەوەی پارێزراوە سروشتەکان تۆ دەتەوێت ڕێڕەوێک هەیە ڕێڕەوی ژیان لەو ناوچەیە
ڕێڕەوی ژیان لەو ناوچەیە لە سەرەتاوە چۆن بووە پارێزراوە مرۆڤ نەگەشتوتە ئەو ناوچەیە وەختی ئێستا کە ئێمە ئەو ناوچەیە دەدۆزینەوە دەبێت بە شێوازەکەی خۆی بیپارێزین دەبێت بە شێوازەکەی خۆی بیپارێزین یعنی ئەم کاتی من و تۆ قسەیتیاکەین یەکێ لەو ناوچانەی کە وەکو پارێزراوێکی سروشتیە لە ڕوبەرێکی دیاریکراودا بۆ نمونە جۆرێک لە ئاسکی دیاریکراوی تایە و جۆرێک لە ڕۆکی دیاریکراوی تایە ئەم شوێنە پارێزراوی سروشتیە لە نێوانی یان با بڵێم لە نزیک سەرسنووری نێوان پرتوغال و ئیسپانیا ڕاوچیە ئیسپانیەکان لەم هەفتەیە چوونە چیان کردووە چوونە پەلاماری ئەو شوێنەیان داوە نزیکەی 500 ئاسکیان ڕاو کردووە ئێستا وەزیری ژینگەی پرتوگال داوای یاسایی لەسەر ئەوانە ئیسپانیەکان تۆمار کردووە چونکە ئەوە شوێنێکە پێی دەوترێت پارێزراوی سروشتی هی ڕاوکردن من هەڵ کوردستانی ئەفجێ هەنە پارێزراوی سروشتی پارێزراوی بەشتە بەو مانایی ناشنال پارک سەرەتایەتی هێشتا پارێزراوی سروشتی لەسەر ئاستی هەندێک مامۆستای زانکۆ وەکو تاک شوێنێکی بچووکی ئاوایی بەڵام پێویستە ئەوش جارێکی تر لەسەر شێوازی دیسان هەر ئەرکێمانی حکومەتی پێڕابیت بەڵێ لەسەر ئەرکی نیشتیمانی و دەبێت بکەوتە سەرژینگە ئەو جۆرە بابەتە جالبەرەوە چوونە نێو ئەو شوێنانە وەکو پارێزراوی سروشتی بێ چۆن دەڵێ ئەبێ ئیزنی بۆ وەرگریت و ئەبێ مۆڵەتت هەبێ ئەو کەسا بە چ مەبەستێک و بۆچی و بۆ چەند کاتژمێر بۆ چەند سەعات دەچێتە نێو ئەو شوێنەوە ئەوجا هەموو چالاکیەکی مرۆیی لەو شوێنی کە پێی دەوترێت پارێزراوی سروشتی چالاکی مرۆیی قەدەغەکراوە چالاکی مرۆیی لەو شوێنەدا قەدەغەکراوە کەواتە دەتوانی بڵێ ئەم ڕوبەرێکی فراوانی هەیە ناشنال پارک پارێزراوی سروشتی ڕوبەرێکی بچووکتری هەیە ئەم تا ڕادەیەک دەتوانرێت سوودی لێوەربگرێ بۆ گەشتیاری و بۆ هەندێک بواری ئابووری ئەو بواری تێدا نییە ئەم کەمتر دەتوانی سوودی لێوەربگری پارکەکە بۆ بواری چۆن سوودی لێوەرەگیرە بەڵام کەمتر لە چاو پارێزراوین سروشتی گرنگی پێ بێتە دان و بێتە هەبوونێدا و مرۆڤ نەشێتن سەردەریەکە ڕاستە و خود گەل بکەت و نەشێتن لانی ئابووریژی مفای لێوەربگریتن ئەرێ هەبووناوێت چ ڕامانێک دی بوو هەمیت یەکەم شت بۆ چۆن دەڵێ بواری خوێندنی باڵا ئای چۆن تۆی ساکە سێرەکی لەم وڵاتی ئێمەدا چەندین نەخۆشی بڵاوە بێتەوە سەرەتای بڵاوبوونەوەی نەخۆشیەکە لە چۆ دێ یعنی سەرەتا بیرەکەی تۆ ئەڵەی نەخۆشیەک بڵاو بۆتەوە نەخۆشیەکە تەندروستیە لە ڕووی بواری تەندروستی پاشان ئەگەڕێیتەوە سێرەکەی ئەو ڤایرۆسە لە ڕێگەی جانلەبەرێکەوە بووە دوای ئەو جانلەبەرە لە ڕێگەی خواردنی ڕووەکێکەوە بووە دوای ئەگەڕێیتەوە ئەم ڕووەکە بۆچی لێرەیە ئەو بیرەکەینەوە ئەم ڕووەکە بۆچی لێرەیە ئەکاتە ئەبووە لێرە نەبووە ئەی چۆن هاتووە کەواتە مرۆڤ هێناوێتی ئەلێرە مەبەستم چی بوو مەبەستمەوە بوو وەکو گوتمان لە ناشنال پارکە گەشتیاری ڕێپێدراوە بەپێی ڕێنمایەکان لە هەمان کاتدا جۆرێک لە ئابووری ناوچەکە بۆ فرۆشتنی شتومەکی دەستکردی خۆیان و دروستکراوی ناوچەکە بە هەمان کات ڕێپێدراوە جۆرێک لە جۆرەکان وەکو دەڵێ لەگەڵ جۆرێک لە توێژینەوە کە دەکرێت هەرسوودی لێوەربگرێ بەڵام لە ناوچە پارێزراوە سروشتەکان کە وتمان جوڵەی مرۆڤ چۆن دەڵێ سنووردارە چوونە نێوی دەبێت بە ئیزن وەرگرتن و بە مۆڵەت وەرگرتن بێ گەشتیاری تایدا قەدەغێ گەشتیار نابێ بچێتە پارێزراوی سروشتی دەچێتە ناشنال پارک بەڵام نابێ بچێتە پارێزراوی سروشتی وەکو تۆ گوت ئەی پارێزراوی سروشتی کەواتە سوودی چی بوو پارێزراوی سروشتی سوودەکەی ئەوەیە کە لە بواری خوێندنی باڵا لە بواری توێژینەوەی زانستی سوودی لێوەردەگرین و توێژینەوەکانی خۆمانی پێ دەوڵەمەند دەکەین لە هەمان کاتیشدا بۆ تەدریب ینی چۆن یعنی تۆ خوێندکارت هەیە قوتابیت هەیە لە بواری ژینگە لە بواری خوێندنی باڵا لە هەر بوارێکی دیکەدا چۆن مامەڵە بکە لە ناوچەی پارێزراوی سروشتی دەکرێت لەو شوێنە جۆرێک لە تەدریب ئەوەی کە جۆرێک لە ڕاهێنان بەو کەسانە لەو شوێنەدا فێرەکرێن بۆ ئەوەی کە بزانن چۆن مامەڵە زۆر باشە مامۆستاگەر ئەم تەماشای دەڤەرە مێرگە سوورە بکەن کو بژنێ دەڤەرە بارزەم شێوازێکی گشتی لێرێ هەسەد جورên balında عفو هەشتێ جورên balında و هەسەد جورên ڕوەکên جودا wêrê da çandîna durustkirîne ca bigire ji wan piling û biznên kîvî û heta wirç û ev şitane hemî îna net nava wêrê da erê çandina van dara û wekû bijde înana heştê jûrên balında ev wî mercîla det ke bijne ev neşên bijîn national parke من زووتم یعنی لەگەڵ ئەوەی کە بەشدار بووم لەگەڵ چۆنەڵێ کردنەوەی
ئەشکەوتی شانەدەر کە ڕێگایان بۆ دروست کرد لە جادەکەەوە بۆ ئەشکەوتی شانەدەر و بە شێوازێک لە شێوازەکان کە ئەم شوێنە بێتە شوێنێکی وەکوڵێ ڕەهندێکی گەشتیاریشی هەبێ ئەو کات گوتم ینی لەوێ کە پێویست بەوە دەکا ناوچەی بارزان بەو پارێزراویی خۆی تەنانەت لە سیمینارێکیشا لە ناوچەی بارزان هەر ئەوەم باس کرد کە ئەگە ینی وەکوڵێ بەڕای من بێ ینی ڕێم نەدا ینی خانوەکانی ئەو ناوچەیەش دروست بکرێ بە بلۆک بریتە لە مادەیەکی براو بۆ ناوچەکە ینی دەستکردە ینی خۆی وا چاک بوو هەموو خانوەکان لە خشت و بەردی ئەو ناوچەیە دروستکرێن خشت و بەردی خۆی باڵێ بە شێوازی سەردەمیانە بە شێوازێکی سەردەمیانە بەردی ناوچەکە ئەو مادانەی کە لە ناوچەکەدا هەیە بەکاری بێنی چونکە ئەگەر بەم شێوازە تۆ ورد ینی سیفەتی ناشنال پارکی هەیە بەڵام پێویستی بە پارێزراوی هەیە پێویستی بە پارێزراوی هەیە یعنی وەکو سنوورەکە جۆرێک لە ڕێنماییەکانی ناشنال پارک یا گدووسێ ئەو بنەمایانی ئەو مەرجانەی کە یەکێتی نێودەوڵەتی بۆ پاراستنی ناوچە سروشتیەکان دایناوە پێویستە ئەجنا ئەگەر بەو شێوازش کراوە بێ دوای بە شێوازێک لە شێوازەکان ڕەنگە جۆرێک لە جانەوەری دیکەی ببرێتە ناوچەکە یا جۆرێک لە ڕۆک ببرێتە ناوچەکە یا جۆرێک وەکو گوتم لە مەوادی بینا ئەو مادانی کەوا بینای پێ دروست دەکرێت دەبرێتە ناوچەکە شێوازی ناوچەکە دەگۆڕێ جا لەبەرەوە زۆر گرنگە مەسئلەی سوود وەرگرتن لە شتومەکی نێوخۆی سروشتەکە وەرگەوتە زۆر گرنگە مام سەدەمان بەحسا ناشنال پارک کەین و وەک بژنێ پارێزراوین سروشتی دکەین یا گرنگیان بزانین چی یاساین تایبەت هەنە بۆ ناشنال پارکێ کە ئەف ناشنال پارکە تێدا دامەزراندن یاساین تایبەت هەنە بۆ نمونەت ناوە پەرلەمانی مەدا یانژی عێراقی گشتی خۆی لە ڕاستیدا بۆچی ینی ئێستاکە بیر لەوە ئەکرێتەوە ناشنال پارکی بەسەن هەڵگورسەکران ئەمانەوێ مەسەلەن یان چۆن دەڵێ خەڵکی ناوچەکە ئەوانەی کە خەمخۆری ئەو کارن دێن ئەو پرسیارە دەکەن منیش پێم گوتون ینی لە ڕێگەی چۆنە لە یاساکانی پەرلەمان و یاسای بەرکار لە پەرلەمان بۆ مەسئلەی پارێزراوە سروشتەکان هەیە بەس ئەتوانین سوودیشی لێوە بگرین بۆ ئەوە بۆ ناشنال پارک لە ڕاستیدا ئەوەی کە لە ساڵی 2011 دەرچووە توانی بڵێ تا ڕادەیەک ڕێهینە چۆن دەڵێت بریتە لە ڕێنماییەک لە پەرلەمان لە ئەنجومەنی وەزیرانەوە دەرچووە ڕێنماییەک لە ئەنجومەنی وەزیرانەوە هەیە لەبەرەوە ئێمە چەترێکمان هەیە لە ڕووی یاسایی چەترێکی یاساییمان هەیە بەڵام زۆر گرنگە ناشنال پارک یعنی چۆن دەڵێ ناشنال پارک نابێ بێتە ئیدارەکردن چکە بەڕێوەبردنەکەی نابێ بەدەستی یەک وەزارەتەوە بێ چونکە زۆر شتی تێدەکەوێت یان تۆ دەتوێ پارێزی بۆ پاراستنەکەی چی دەکەی پێویستیت بە وەزارەتی ناوخۆی ئەتەوێ مەسرەفی لێ بکەیت وانە ئەی پێویستیت بە داراییە ئەبینی ئەتەوێ باز دەوە بکەی ینی ئەم ڕۆکانە چۆن دێنە پاراستن و چۆن مامەڵی لەگەڵدا بکرێ پێویستیت بە وەزارەتی کشت و کاڵە ینی مامۆستا ناشنال پارک پێویستی نوێن تەکنیکی و کارگێری و دارایی توانین مرۆڤی بریتینە چ تشت حتەکو ئەم بشین یعنی ئیدارەکە دروست بهێتەکردن ئیدارەکە بەوە دەبێ وەکو گوتم ینی ئەبێت وەکوڵێت تیمێکی حکومی فرە ڕەهەند و فرە ڕەنگی هەبێ یاساکە و چۆن دەڵێ ڕێنمایەکانی بوونی هەیە وەکو باسم کرد ینی بەشێکی وەزارەتی ناوخۆ لە ئەستۆی دەگرێ بەشێکی وەزارەتی دارایی بەشێکی دیکەی وەزارەتی کشت و کاڵ بەشێکی دیکەی دەستەی ژینگە بەشێکی دیکەی بریتە لەو کەسانی کە چۆن دەڵێ خەبیرن لەو کەسانی کە شارەزا هەیە شارەزا چۆن دەڵێ پسپۆر لە بواری ناشنال پارک پسپۆر هەیە لە ڕووی زانستی لە بواری پارێزراوە سروشتەکان لەگەڵ خەڵکانێکی چۆن دەڵێ شارەزا لە بواری کۆمەڵگەی مەدەنی بەو بوارە جا زۆریش گرنگە ئێمە ئاگدار بین ینی هەمیشە دەڵێم 220 ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی تایبەت بە ژینگەمان هەیە لە هەرێمی کوردستان بە کارا و ناکاراوە کارا و ناکارە جا زۆر گرنگە بۆ داهاتوو ئەم 220 وردورد خۆیان یەکلاکەنەوە هەر کەس بۆ بوارێک لە بوارەکانی ژینگە مامۆستا ئەف کەش و هەوای کوردستانی هەیی وەکو بێژنێ یە هەژیە بووی چەندێ ئالبارە بووی چەندێ و ناشنال جغرافیک و عفو ناشنال پارک و پارێزراوین سروشتی هەبوون هەبیتن بەڵێ ئەستان شوێن هەیە لە کوردستانە نەمان دۆزیوت لە بیرتە ڕۆژی 11 ڕۆژی 11 باسێکمان کرد لەسەر ڕۆژی جیهانی چیە گوتمان چیاوانەکان و شاخەوانەکان کە دەچن بۆ چۆن دەڵێ بۆ وەکو ئارەزوو وەکو خولیایەک و وەکو ئارەزوویەک دەگەڕێن و هەڵ چۆن دەڵێ سەردەکەون بە چیاکاندا زۆر گرنگە یەکێ لەو کارانی کە ئەوان دەیکەن هەندێک ناوچەمان بۆ ئەدۆزنەوە هێشتا خۆمان نەماندۆزیوەتەوە هێشتا خۆمان وەکو مرۆڤ نەماندیوە جا گرنگە وەختێ ئەو کەسانی کە
چۆن دەڵێ لە بواری گەشتی شاخەوانیدا و چیاوانیدا کار دەکەن یا ئیش دەکەن و لەو بوارەدا هەر ناوچەیەکی تازەی لەو جۆرەیان دۆزیەوە پاش دیکۆمنتکردنی بەبێ دەست لێدانی چۆن دەڵێ لایەنی پەیوەندیداری لێ ئاگدارکەنەوە بۆ ئەوەی زوو بکرێ پێش دەست لێدانی مرۆڤ بکرێ بە ناوچەی پارێزراوی سروشتی. زۆر باش مامۆستا دەما بەحسا هەر مژارێکی بکەین بێگومان وێ مژارێ هەندێک وەکو بژنێ هەڕەشە هەنە لەسەر وێ چەندێ ئەم ئەگەر بەحسا وان هەڕەشا بکەین ئایا چه هەڕەشە هەیە لەسەر ناشنال پارک و سەر پارێزراوی سروشتی؟ چه هەڕەشەیەکێ لەسەر وڵاتەکان دەڵێن ئەترسین لە سوپای داگیرکار وایە چۆن هەندێک لە وڵاتان و کوردستانی ئێمە زۆر ینی چۆن نەڵێ ئامادەیمان وەرگرتووە بۆ داگیرکار و داگیرکار کە هاتوێتە وڵاتی ئێمە زۆر زیانی بە وڵاتی ئێمە و نیشتیمانی ئێمە گەیاندووە دەبێت ئاگدار بین ناشنال پارک و پارێزراوە سروشتەکانیش داگیرکاریان هەیە داگیرکار هەیە لەو ناوچەیە ئەو داگیرکارانە دیراسەیە کراوە یان لە جیهاندا کۆی ئەو ناشنال پارکانە نزیکەی 200,000 ناشنال پارکی گەورە و بچووک دیراسەی لەسەر کراوە بۆ چەندین ساڵ لەلایەن چێ لەلایەن تیمێکی چۆن دەڵێ هاوبەشی نێوان زانکۆکانی چین سین لەگەڵ بەریتانیا ئەمە لە گۆڤاری نیچەر کۆمیونیکیشن هاتە بڵاوکردنەوە وەختێ لە نیچەر کۆمیونیکیشن هاتە بڵاوکردنەوە ئەم قسەی بۆ ئێمە کرد دەڵێ نزیکەی لە 90 ئەو ناشنال پارکانی لە جیهاندا هەن 90 چەند زۆرە لە 90 ناشنال پارکەکان هەڕەشەی داگیرکردنیان لەسرە لەلایەن ڕۆکێکی دیاریکراو یان جانلەبەرێکی دیاریکراو چۆن چکە ممکنە جانلەبەرێک ڕێگەی لێ تێکچێ خۆی بکە بەو ناوچەیە چی ڕواداڵی یان ڕۆکێک بە شێوازێک لە شێوازەکان لە ڕێگەیەک لە ڕێگەکانەوە تۆوی جۆرێک لە ڕۆکی دیاریکراو بگاتە ئەو ناوچەیە لە ڕێگەی هەواوە بۆ نمونە کە هی ئەو ناوچەیە نییە ئەو کاتە لەوێدا بڕوێ دەبێتە داگیرکار چۆن داگیرکار پەلاماری وڵاتەدا ئەو ڕۆکەش جاری وایە بێتە داگیرکار ئەو دوای ڕۆکەکانی دیکە زیانیان پێ ئەگەیەنێت و هەمویان لە نێو دەبە بەلێت نەتیجەیدا ئەو ڕۆکێتێتن هەر سروشتە و ئەڤژی هەر سروشتە بووچی هەڕشەیە ئەلەن داگیرکار بۆچی پێڵین داگیرکار چکە ماڵی خۆی نییە ئێرە ئێمە داگیرکاری ژواڵە داگیرکار ئەرزی خوایە منش هاتوومەتە ئێرە فەرقی چی ئەڵێن تۆ داگیرکاری تۆ ئەمە وڵاتی ئێمەیە وڵاتی تۆ نییە وایە خەڵکی وڵاتەکە لە خەمی یەکتردا ئەبن خەمی نیشتیمانی خۆیان نەخۆن داگیرکار وڵاتەکە وێران دەکە ئەمە لە ڕووی سیاسی لە ڕووی ژینگەیش وایە لە ڕووی ژینگەی کە ڕۆکێک دێ هی ئەو ناوچەیە نییە هەمان ئەو هەڵسوکەوتە دەکە تەسیر و کاریگەری نەرێنی ئەبێ بەسەر ئەو دوای ڕۆکە بە هەمان شێوە وەکو گوتمان ئاژەڵێکیش بە هەمان شێوە وەختی ئەو جاڵێ ئەم شتانە کە دێت چی ڕوەدا یاسەوەرکە ئەڵێ لە چۆ ئەمە ڕوەدا لە چۆ ڕووی داوە کاتی خۆی گەشتەکان فڕۆکە نەبووە بە کەشتی بووە کەشتی لە وڵاتێکەوە شتومەکی بردووە بە چەند مانگ لە نێو زەریاکاندا بووە بۆ نمونە لە بڵێن لە بەریتانیا و چوبێ بۆ ئەمریکا بە بەو شێوازانە وەختی وەکو کەشتیەکی زەبەلاحی گەورە ئاوا دەڕوا لە نێو ئەم کەشتیانەدا گەنمی بار کردووە جۆی بار کردووە برنجی بار کردووە نیسکی بار کردووە مشکی تایە عادەتەن جرجیشی تایە ئەم جرج و مشکە هی بەریتانیان بۆ نمونە وەختێکە لەوێ بارەکەدا ئەگرێ و لە نێو گونیەکاندا جرج و مشکێ ئەوانش ئەکەون ئەو شوێنە وەختی ئەکەونە ئەو شوێنە ئەوان نامۆن بەو شوێنە هەڵسوکەوتی ئەوان لەو شوێنە جیاوازە بێ لەگەڵ جانلەبەری ئەو ناوچەیە بۆیە زیانێکی یەکجار زۆر بەو ناوچەیە دەگەێنێ ئێستاکە لە ڕێگەی فڕۆکەوە ڕۆدا زۆر جا فڕۆکە ئەنیشێتەوە بۆ نمونە بڵێن لە ئەوروپا و فڕۆکەیەک هاتووە بۆ هەولێریا سلێمانی بۆ نمونە لە نێویدا بەهۆیەک لە هۆیەکان کاوێکێک چۆن دەڵێ مارێکی هەبووە بۆ نمونە بەرەڵا بووە بۆ نمونە لە ستوچێک خۆی شاردۆتەوە ڕەنگە لێرە بیدۆزنەوە من دەڵێم کە لێراگەر لە فڕۆکەخانە دۆزیمانەوە دەبێ بە هەمان شێوە بینێرینەوە بۆ شوێنی خۆی نابێ بڵێن بابەری گرین بیخینە سروشتی خۆمانەوە ئەو وەک داگیرکار وایە نابێ بیخینە ئەم سروشتە چونکە هی ئێرە نییە ماری ئەم ناوچەیە نییە ماری ناوچەیەکی دیکەیە چونکە ماری یعنی بێگافتی مامۆستا زۆر وڵاتین دنیای حالیان gelek wekû bînek navçe diyarîkirîne ke qedexeya firokel sera biçîtin her bû vê êkiya we cenabê te dibêjîtin nemzanî ew bû ewe bê renga hokarîtir hebe belan be şêwazekî serekî ema bem şêwazê ئەڵێ ئەگەر بێت و ڕۆکێکی نامۆ کەوتە ناو ئەو ناوچە پارێزراوە سروشتیە دێت زیانەگەیەنێ بە ڕۆکەکانی دیکە چیان لێکات لە نێویان دەبات و خۆی دەمێنێتەوە یان بەلای کەمەوە لە نێویان نەبات چیەکە خۆ ئەی نابێ ئاو بخوا ئەی نابێ ئەو ڕۆکە ئاوی ناوێ ئەو گیان لەبەرەی هاتووە ئاوی ناوێ خواردنی ناوێ خواردنەوەی ناوێ بە کەواتە منافەسەی ڕۆک و گیان لەبەرە ڕەسەنەکە ئەکا بەشی ئەوان نەخوا کە بەشی ئەوانی خوارد بەشی ئەوان کەمە بێتەوە ئەوان وردورد
کەم دەبنە و لە نێو دەچن لە هەمووی خراپتر چی ڕۆدە لە هەمووی خراپتر ئەوەیە شتێکێک کە پێی دەڵێن ئەمە لە ژینگە ئەڵێن چی ئەڵێن پیسبوونی هەوا ئەڵێن پیسبوونی خاک ئەڵێن پیسبوونی ئاو وایە پیسبوونی هەستی بیستن پیسبوونی هەستی بینین ئەگەر گیانلەبەرێک یا ڕووەکێکی نامۆ داگیرکار هاتە نێو پارێزراوێکی سروشتی چی دروستە بێ پیسبوونی جینات پیسبوونی جیناتەکان یعنی چۆن ینی وەختێکە تۆ دەڵێ گیانلەبەرێک یا مێ یا نێرە کە کەوتە ناوچەیەکی پارێزراوی سروشتی ئێمە و نامۆ بوو پەیوەندی دەبەستێ لەگەڵ پێچەوانەکەی ئەو کاتە چی دروستە بێ ئەو کات گیانلەبەرێکی دیکە دێتە بەرهەم و لەدایک دەبێ ئەوە چی ئەو کاتە ئەوە بریتە لە دوشتی جیاواز پێ دەڵێن چۆن دەڵێت تێکەڵەیەک لە گیانلەبەرە ڕەسەنەکە و لە داگیرکارەکە کە ئەمە نە ئەویانە و نە ئەویانە اینجا ئەوانی زیادەکەن جارێکی تر زیادەکەن سەرنجام ئەو ناوچەیە ئەو سیفەتە لە دەسەدا اینجا تۆڵێ قەیچێکە ئەوە نەما ئەو کاتە نەخۆشیمان بۆ دێ ئەو کاتە بەهۆی ئەم حاڵەتان ژینگەمان کە تێکەچێ نەخۆشی زۆر خراپمان بۆ دێ شتێکی تر پێ بڵێم کاتی خۆی تۆ بینیوتە لە نەخشە دەریای سوور هەیە دەریای سوور ئەم دیوی سوودانە ئەم دیوی یەمەن و سعودیە ئێسەرەوە شدیوە دەریای سپی ناوەڕاستە دەریای سپی ناوەڕاست باشووری ئەوروپا ئەکەوێتە سەر و تورکیا و قوبڕوس و ئیدی میسر و جەزائیر و ئەمانە مۆکەوێتە سەر سووریا و لوبنان و باشە ئەمە دەریای سپی ئەمە دەریای سوورە بەس ئەم دەریای سپی و ئەم دەریای سوورە پێش ئەوەی نۆکەندی یان چۆن دەڵێ کەنداوی سوێز بێتە ئینکردن چۆن دەڵێ دروستکردن ئەم دوانە پەیوەندیان لەگەڵ یەکان نەبووە دەریای سپی لەگەڵ دەریای سوور هیچ پەیوەندیان نەبوو دوای چیان کرد چون نۆکەندی کەند سوێسیان هەڵکەن یعنی هەردوو دەریاکان لە یەکدا ئێستا لەوێەوە پاپۆڕەکان لە دەریای سپیەوە دێنە خوارەوە ئێکە ئەمە دروست بوو چی ڕوویدا ئەو چی پێڵێن جۆرە گیان لەبەرانەی کەوا لە دەریای سووردا هەبوون لە دەریای سپیدا نەبوون ئەوە لە دەریای سپی هەبوو لە دەریای سوورا نەبوون پەڕینەوە بۆ لای یەکتر کە پەڕینەوە بۆ لای یەکتر چی دروست بوو زۆر چۆن دەڵێ جینات گۆڕا جۆری ئاژەڵەکان گۆڕا گرفتێکی یەکجار گەورەی دیکە لەوێەوە دروست بوو جاری واش هەیە ئەمانە ینی بزانن ئەڵێ دەستی مرۆڤ خۆ مرۆڤ ئیشێکی کرد جاران ئەبوایە کەشتی لە ئەوروپا بەهاتایە بچوایە بە دەوری کیشوەری ئەفریقیا خوارەوە لە لای باشووری ئەفریقیا هەنگوت ڕەس الرەجاء الصالح ئەلەوێەوە ئەگەڕایە ئەوجا ئەگەشتەوە بۆ سەرەوە بۆ لای عێراق و سعودیە خۆ ئەو نۆکەندی سوێسیان هەڵکەن ئیشەکە نزیک بووە بەڵام کاریگەری خراپیان بەسەر ژینگەکەەوە دروست کرد کەواتە مامۆستا گفتکێتنەوە کوردستانی داهی زۆر جار یعنی هەندێک جووری ئاژەڵە ئینەڤێرە بوونەمونە مەڕە یان بزنە یان سایە یان پشیکە هەر شتێکی دیترە کە وڵاتێکی دیترتی نەڤێرە هەمان هەڕەشەوە جانب هەمان هەڕەشەیە کەواتە هەندێکی نەمانزانی خۆ هەندێکی ئەیزانن کە ئەڵێن مەڕی سووری و ئەمانە ئەو هەر بزنی حیجازی و زۆر خەتەرە زۆر خەتەرە لە وڵاتانە ئەم جۆرەشتە ڕێگە نادن تۆ بڕوانە ئینگلیز کاتی خۆی ئوسترالیا داگیر کرد ئینگلیز ئوسترالیا داگیر کرد کاتی خۆی کە داگیریان کرد لە ئوسترالیا ئینگلیزیش بە تەبیعەتی خۆیان ئەرستۆقراتین و دەوڵەمەن و گەورن و لۆردن حەزیان لە ڕاوە کە حەزیان لە ڕاو بوو شتێک نەبوو ڕاویکەن شتێک نەبوو سەریع بێ و دوای کەون و تاژی بە دوایە بنێرن و بە ئەسب دوای کەون و ڕاویکەن هاتن لە بەریتانیاوە کەروێشکیان برد بۆ ئوسترالیا لە ئوسترالیا کەروێشک ئەوەندە زیادی کرد زیانێکی گەورەی بە هەموو بەروبوومی کشت و کاڵی ئوسترالیا گەیان تاوایلی هاوت ئوسترالیا کەوتە لە ناوبردنیان ئەو جا بۆ ئەوەی نەگاتە نیوزلەندە ینی ئەو وڵاتەش خەمی خۆی خوارد بەڵام دوجار هەر پەڕیەوە لە ڕێگەیەک لە ڕێگەکانە گەیشتە ئەو شوێنانە تاوایلی هات ئوسترالیا لە هەندێک شوێن دیواری کۆنکریتی دروست دەکرد بۆ ئەوەی کەروێش ناتوانێت بیبڕێ بچێتە ناوچەیەکی دیکە ئەمانە هەمووی ئەم گرفتانی بۆ دروست گفتکێ مامۆستا لە هەرێمە کوردستانی جوورە پڕۆژەیەک پەیدا بووە کە جوورێکی باڵندال دەرڤەی وڵاتە بین نەڤێرە وەکو پڕۆژێکی بازرگانی بوونەمونە بوو سەربڕیکردنێ یعنی چۆن کەس توانێت بێتە هەرێمی کوردستان لە فڕۆکەخانە سێری پاسپۆرتەکەی نەکەن سێرێکن وانە ئەگە پاسپۆرتەکەی تەزویر بوو یان نەیبوو ناینێرنەوە بۆ شوێنی خۆی چەند مەترسیدارە ئێرهابیەک لە وڵاتێک و بۆ وڵاتێک نەقل بێ بردننی ئاژەڵێک باڵندەیەک ڕۆکێک بە هەمان شێوە خەتەرە دو بڕوانە کاتی خۆی کە ئەڵێم ینی ئینقیراز یعنی لە ناوچوون ئەو لە ناوە بە ئەو لە ناوە بە ئەوە تۆ ئاژەڵێک ینی ئەو ئاژەڵە خواردنی پێویستە بیرەکاتەوە خواردنی ئەو لێرە نییە خۆ دوای ماوەیەکی تر ڕادێ لەسەر جۆرێک لە ئاژەڵی ئێمە لەسەر گیانلەبەری ئێمە ئەوانە دەخوا
دەڵێن لە تاریخی مرۆڤایەتیدا لە مێژووی مرۆڤایەتیدا 5 جار لە ناوچوونی جۆرەکان ڕوویداوە. ئێستا ئێمە لە شەشەمیانین لە شەشەمیانین کە ئەم جۆرەشتانە ممکنە لە ناو بچێت. جا لەبەرەوە لێرە شتێک هەیە کە پێی دەڵێن چۆن خۆپارێزی بکەین چۆن خۆپارێزی بکەین دەبێت نەهێڵین ئەم جۆرەشتانە بە ئاسانی بهێنرێ. دەڵێ لە نێو کەشتیەکدا ینی تۆ گەنم هەر شتێکی دیکە کە هات وڵاتان دەیپشکنن بزانن ئەمە ئەو گەنمەیە یا ئەو گەنمە نییە. ینی هی چۆن دەڵێ ئەوەی خۆمانە بەم شێوازە یاخود شوێنێکی دیکەیە. یان تۆ بڕوانە ئەچیتە هەندێک شوێن لە هەندێک وڵات دەبێت پێڵاوەکەت بگۆڕی. پارێزراوی سروشتی کە ئەچیە ناوی دەبێت پێڵاوی خۆت دانی بێ پێڵاوێکی دیکە بۆ نەبادا تۆوێک بە ژێر پێڵاوەکەی تۆوە بوو بێ کە ئەچیتە ئەوێ ئەو تۆ بکەوێت لە ژێر پێڵاوەکەی تۆ دەکەوێت تۆوێکی تر لە پارێزراوە سروشتەکە دروست دەبێت. ئەو کاتە گرفتێکی گەورە دروست دەبێت. تەنانەت ئەڵێ ینی لە وڵاتان ئەگە تۆ بە فڕۆکە بزانە سەفەرکە ینی هەندێک شت هەیە ئەوە پێی دەڵێن ئەڵێ تمسالێکت پێ تمسالەکە لە ئاسن دروست کراوە لە ڕووی ئەمنی دەیپشکنن بزانن نە کاشتی تیاابێ و قەینە. بەس تمسالی دروستکراو لە تەختە دێتە تاقیمکردن تاقیمەکرێ مادام ئەم تمسالە لە تەختە دروست کراوە ممکنە جۆرێک لە زیندەوەری وردی لەسەر بژێ ئێمە کە بەچاو ئەوە نابینین. ممکنە مەسەلەی حەشات لە نێو هەندێک شتابێ ئێمە هەستی پێ نەکەین لە ڕێگەی شتی ترەوە بێ. بۆیە وڵاتان زۆر بە وردی سێری ئەم بابەتە دەکەن. بۆ ئێستا ئەتوانی بڵێ ئێمە نزیکەی چۆن دەڵێ ئەڵێن لە 125 ڕووەکی نێو پارێزراوە سروشتەکان لە نێو دەچن لەلایەن ئەو ڕووەکە داگیرکارەکان. لە 130 جانلەبەری نێو پارێزراوە سروشتەکان لە نێو دەچن لەلایەن جانلەبەرێکی داگیرکارەوە کە سروشتی خۆی مستاف ئەفتشتین جەنابێت ئاماژە پێ دەتن کە وەکو هەڕەشەل سەر ناشنال پارک و سەر پارێزراون سروشتی ڕەنگە ئەو تشتێک کە پڕێیا هەوای تێتن شتێکی لە ئێرادی بیت و یا بزەحمەت بیتن و پشکنی لەسەر وێ چەندێ بکەیت بەڵێ ئەو تشتێک کە ئەم چاو بینین پڕێت سنووری ڕا دەرباز بن و تێنێت ناوە هەرێما کوردستانیدا ئەردوی دەمەیدا بەرپرسیاریا کێ کی دەوێتن وی شتەی ڕابگیری زۆر گرنگە ینی ئاگاداری ئەوە بین ینی لە وڵاتان ئاگاداری شتێکی دیکەشن ئێمەش بێ ئاگادار بین. یعنی یەکێ لەو هۆکارانی کە گیانلەبەری داگیرکار دێتە ژینگەی ئێمە وتمان چییە؟ لە ڕێگەی وتمان ممکنە لە ڕێگەی کەشتەکانەوە بێ لە ڕێگەی فڕۆکەکانەوە بێ بەڵام دوو ڕێگەی تریش هەیە وەکو باسەکەی ڕێگەی تر هەیە ڕێگەی تریشانەوەیە کە ئێستا خەڵک فێر بوو لە ماڵانە بەخێوێکە بەبێ ئەوەی بزانێن نەخۆشی گواستراوە لە نێوان هەردوو لایەندا چییە؟ نەخۆشیەکی گواستراوە هەیە لەو جۆرانەوە کە دێت ئەڵێ فەحسم کردووە ئەو بەڵام خۆ بەردەوامی ئەوە پێی دەڵێن فەحسی دەوری واتە پشکنینی وەرزی پێویستە چونکە نازانی ئەمڕۆ نەخۆش نیە بەیانی نەخۆشەوێ. جا لە حاڵەتی ئەوەدا دەڵێن پەروەردەکردنی ئەم گیانلەبەرانە لە ماڵاندا پێویستی بە چاودێریەکی ورد هەیە تەنانەت لەلایەن ماڵەکە خۆیەوە چونکە ممکنە ئەمەش ببێتە یەکێ لەو هۆکارانە. جا لەبەرەوە وڵاتی ئێمە من دەڵێم ئێستا وڵاتی ئێمە شێری هەیە شێر نیەتی ئەفەندی دێت بۆ خۆی شێرێکە یێنێ بە بچووکی ئەڵێ قەیچێکە ئەوە تاوانە نابێ حکوومەت ڕێگە با ینی چۆن دەڵێ سنوورە یاسا هەنێک و قەدەغەوێ چەندی بێت بڵێ مەسئلەی چۆن ڕێنماییمان هەیە ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2015 یعنی ئەمە ڕێگە نادا ئەم کارە بکرێ. بۆیە ینی ئەمە لە سیمینارەکانمانە بۆ ئاسایش سیمینارەکانمان بۆ پۆلیس ئەمەیان پێ دەڵێن ئەم یاسایان بۆ شەرح دەکەین کە بۆ بەرپرسان چۆن دەڵێ ئاسایش لە بازگەکان یعنی چۆن لە بازگەکانە ئاسایش وەستاوە لە نێوان بازگەکانی هەرێمی کوردستان و شوێنەکانی دیکە یا لە فڕۆکەخانەکان چۆن یەکێک دێ نامۆیە و دەی پشکنی بۆ هەموو شێوازێک لە شێوازەکان دەبێت ئەو جان لەبەرە ئەو تەیرە ئەو شتە بچووکەش کە لەگەڵێتی دەبێت ئەوە پاسپۆرتی هەبێت دەبێت ڕێگە پێدراو بێ کەواتە یەکێک لەو مەسەلانە بریتە لەم حاڵەتە یەکێکی تر ئەبێ ئاگاداری بێ چۆن شارەوانی و دەستگای پەیوەندیدار ڤێتێرنێری بریتە لە باخچەی ئاژەڵان. باخچەی ئاژەڵان بۆ دێتە دروستکردن باخچەی ئاژەڵان یەکێک لە هۆکارەکانی ئەوەیە کە تۆ ئەو جۆرە ئاژەڵی تیا بەخێوکەی کە بەڵکو نەفەوتێن بەڵام کە زیاد لە جۆرێکی تیا بەخێو دەکەیت و وریابە ئەلەم خاڵە ئاگدار بە هەندێک ئەڵێم هەندێک ناڵێم هەموو هەندێک لە خاوەنی باخچەی ئاژەڵان لە هەرێمی کوردستان چ دەکەن زاوزێ دەکەن بەو جۆرە گیان لەبەرانی کە لەلایەنە شێرە پڵینگە ڕێویە گورگە نازەم چییە سەرنجام ژمارەکەی زۆرەکەن خۆی لەلایەکەوە ئەڵێ بۆچی دروستم کردووە ئەڵێ بۆ ئەوە دروستم کردو هاوڵاتی بێ
سەرنجە خەڵکی ڕابکەشی شێر و پڵنگ ببینی وانە بەڵام کە زاوزەیان پێ دەکەن ژمارەکەیان زۆر دەکەن بەشکەکان دەفرۆشنەوە جارێ 2 3 10 15 20 ئەم هەموو پڵنگە ئەم هەموو شێرە لە وڵاتی تۆ دروستە بێ شێرت هەبووە نەتبووە کەواتە چی دروستە بێ ئەزانی تۆ شێر و ئەسب یەک ناناسن چونکە لە ژینگەی خۆی ئەم دوانە بە یەکەوە نەبوون وڵاتی ئێمە جۆدرێژی لێ ماینی لێ هێستری لێ ئەسپی لێە مەڕی لێ ئەمانە مەڕ و گورگ لە وڵاتی ئێمە هەن تەوازونەکە ڕاگرن بەس ئەگە شێر هات ئەگە شێر زۆر بوو ئەویش هەر ئەوانە دەخوا وانە کەواتە ئەو کاتە منافەسە دروست دەبێ گرفت دروست دەبێ ئەمە بەردەوام بۆیە بێت ینی چۆنەڵێ چاودێریەکی وردیش هەبێت لەسەر هەموو باخچەی ئاژەڵان چونکە هەندێک لە خاوەنی هەندێک لە خاوەنی باخچەی ئاژەڵان وەکو سەرپێچینە سەرپێچیەکە و تاوانی شەکە هەندێک زۆر باشە مامۆستا گافکی وەکو نەریتێک ناوە باڵندان دەهەیە کە بێژنێ کوچە باڵندان ئەوێ چاوەسەردەریت گەلبێتەکردن بوون و منە هەرێما کوردستانی وەبزانم لای بەهاری وەیە جوورە تایرێک هێتە هەرێما کوردستانی کە الحیجازت بێژنێت هێتن ئەری چاوەسەردەریت گەلبێتەکردن بۆ نمونە ینی ئێمە ئاشنا بووینە دزانینسان لە بەهارانە پەڕەسیێلکەمان هاتووە دێت بۆ کوردستان مەسەرەن لە زستانە ڕیشۆڵە هاتووە ئەمانە هەمووی دێ ینی ئەم چۆن دەڵێ جگە لەمانە شێوازی چۆن دەڵێ باڵندەی دەگمەنیش هەیە دێت جە بەداخەوە هەندێک کەس دەیگرێ و دوای بۆشی دەرەکەوێت کە ئەمە بۆی بە خێو ناکرێ یەکێ لەو حاڵەتانە ئەوە بووکە لە لای سیدەکان بوو هات پەیوەندی کرد بە ژینگەی هەولێرەوە ژینگەی هەولێر لەگەڵ ژینگەی ڕاپەڕین فەرمانگەی ژینگەی هەولێر و فەرمانگەی ژینگەی ڕاپەڕین پێکەوە چوون لیان وەرگرت بردیانەوە بۆ ناوچەی چۆن دەڵێ بەنداوی دوکان و ئەوە شوێنی خۆیەتی یعنی لە هاوڕەکانی دابڕاوە زۆر گرنگە ئینسان بزانێ چۆن میوانێک شتێکی پێی دەڵێن ترانزیت ئەوەیە بڵێن کابرایەک لە ئێرانەوە دێ بە کوردستانە تێپەڕە بێ ئەوە بچێ بۆ بەغدا ئێمە چۆن دەبێت ڕێزی لێ بگرین و غەدری لێ نەکەین و زوڵمی لێ نەکەین و ستەمی لێ نەکەین چونکە میوانە بە وڵاتی ئێمە تێپەڕ دەبێ ئەم باڵندانەش میوانن بە وڵاتی ئێمەدا تێپەڕ دەبن هەر بە هەمان شێوە دروستکراوی خوددان دەبێت ڕەهندێکی ئاینی بینێ ئینسانی ئێمە تێبگا لە هەر ئاینێکە و لە هەر دینێکە دروستکراوێکی خوددا میوانە لێرەدا تێپەڕ دەبێ و دەڕوا بۆ شوێنی خۆی لە کاتی دیاریکراودا دەگەڕێتەوە بۆ شوێنە دیاریکراوەکەی خۆی پێویست بەوە دەکا ڕێ لێ بگیر زۆر باشە مامۆستاکەوتم بچینە سەر چەوە فرەجووریا ژینگەهی و کللتورکردنا وی کللتورێنها ئەم بەحەسکەین کە بەحسا پارێزراوین سروشتیتکەین و ناشنال پارکتکەین چاوە بهێتەکردن دەڵێن شتێک بکرێ بە کەلتور بەری ئەوەی ببێ بە کەلتور ڕەهندێکی پێشی کەلتوری هەیە وەکو ڕەهندی ئاینی چۆن ڕەهندی ئاینی ئەوەیە کە تۆ دەڵێ ئەو شتە بۆ بە کەلتور پێشی ئەو بێ بە کەلتور ڕەهندێکی ئاینی بۆ یان چۆن یعنی دەڵێن هەمیشەوا دەڵێن ینی کەنمونونەکان دێت بۆ مەجێڕنەوە ینی زۆربەی میوانەکانی من هەموو دەڵێن مامۆستا ناوچەی بارزان دەڤەری بارزان ئاژەڵ پارێزی و ڕۆک پارێزی بۆ بە کەلتور مەشەڵم بۆ بوو بە کەلتور لەبەر ئەوەی شێخ ئەحمەدی بارزان شێخانی بارزان بە ڕەحمەت بن چیان گوتوانە گوناحدان دەگا لە ڕووی ئاینیەوە گوناحە ئەم ئاژەڵە ئەم گیان لەبەرەوە ئاو دەخواتەوە تۆ دەستی بۆ بەری گوناحە ئەم جۆرە ڕووەکە لە خاکی خۆی هەڵبکەنی گوناحە دەست بۆ ئەم جۆرە بزنەچێویە ببەی بۆ نمونە یعنی ئەمە کە پەیوەست کرا بە جۆرێک لە ڕەهندی ئاینیمانەوە ئەو کاتە ورد ئیدی دەبێ بە کەلتور چونکە ئینسان وەکو چۆن پاڵنەرە دینیە پێزە ینی حرام کراوەکان ینی وەختی تۆ گەیتە ئاستی ئەوەی تەحریمێکەی حرام کراوە ئاژەڵێک عەزیەت بەی ئەو کاتە ورد لە ڕەهندە ئاینەکەی دەگۆڕێ بۆ ڕەهندێکی کولتوری ئێمە سەیری قورئان دەکەین زۆر جۆری ڕوەک ناوی هاتووە لە قورئاندا جۆرەکانی ڕوەک ناوی هاتووە لە قورئاندا تەماشای گیانلەبەرەکان دەکەین زیاد لە 18 جۆر گیانلەبەر ناوی لە قورئاندا هاتووە لەبەرەوە ئەمە ڕەهندە ئاینەکەیە ئەمە کە ڕەهندە ئاینەکەیە دوو کەس بۆ نمونەیەکی ئەم ناوچەیەت پێڵێم نزیک لەم ناوچەیە باسی ئەوروپا ناکەم جارێ ئەوە بوو لە ئیمارات ئەمیری حاکمی شارقە لەگەڵ ئەوە ئیمارات لەگەڵ شێخ مۆزەی خاتوونی قەتەر پێکەوە بیریان لە شتێک کردەوە پرۆژەیەک یانە ناویاننا مەشروع حەدیقەت النەباتات القورئانیە بە کوردی
پرۆژەی پارکی ڕووەکە قورئانیەکان پرۆژەی پارکی ڕووەکە قورئانیەکان یعنی چی؟ یعنی پارکێکیان دروست کرد هەر ڕووەکێک لە قورئاندا ناوی هاتووە کۆ بکەن لەوێ کۆ بکەنەوە هەر گیان لەبەرێک لە قورئاندا هاتوو بزان چۆن ئەتوانن یان چۆن ئەیگونجێنن ئەمە کۆ بکەنەوە بەم شێوازە شتێکی لەم شێوازیان دروست کرد تقریبا یۆنسکۆش یارمەتی دەربوو لە ساڵی 2006 ئەم باخچەی ناونا هەرچی ئێوە لێرە دەیچێنن لەو ڕووەکانی کە پێتان وایە لە قورئاندا هاتووە ئەم باخچەی ناو بنەن باخچەی ئاشتی بەلەوە تێکدانە ژینگەهێ نییە و تشتێن بیانی بین گەلێک کۆم بکەن شوێنێک هیچی تیان نییە ئافتۆ دروستێکی یعنی شوێنێک سەحرایە ئەم سەحرایە بەم شێوازە کە ئەیکەی بە پەرژینێک دەتەوێت ئەم شتەی لێ کۆ بکەیتەوە کە ئەم شتەی لێ کۆ بکەیتەوە ئەمە بۆ چییە بۆ دیراسەیە بزانی ئەم شتانە دەتوانن لە یەک ژینگەدا کۆیان کەیتەوە تۆ زەرت بە شوێنێکی تر نەگەیاندووە ئەرزێکەیە هیچی تێدا نییە جەگە سێری تۆ ینی من لە بیرمە من 10 ساڵ بووم ئیمارات استقلالی وەرگرت استقلالی ئیمارات لە ساڵی 1970 بوو ئیمارات هەمووی سەحرا بوو من لە بیرمە عێراق و ئیمارات یاری تۆپی پێیان لە نێواندا هەبوو یاریەکە لە ئیمارات بوو لەسەر چۆن دەڵێ ساحەیەکی گۆڕەپانێکی خۆڵ هیچ مەدرەجێکی نەبوو جمهورەکە لە چواردەوری وەستا بوون بە یەک ڕیز کەسی تر ئێستا ئیمارات لەکوێ و بەغداش هەر خاوەنی ئەو یاریگایەیە کە لە ساڵی 1966 بۆیان دروست کرد بە ناوی مەلعەب الشەعب و یاریگای گەل کە لە پارەی 105 کۆڵبانکیانی نەوت بۆی دروست کرا ئیدی تازە بە تازە دەیەوێ هەندێک چۆن دەڵێ لە کەربەلا دانەیەکی دروست کرد و لە بەسرا دانەیەک و ئیدی دەیەوێت لە بەغدا بۆ نادیەکانی تریش دروست کرد مەبەستمەوە بوو یعنی ئەوان بەم شێوازە ئەو ناوچانیان سەوز کرد جا ئەم باخچەیە چی ئەگەێنێ ئەمە ئەوە دەگەێنێ کە تۆ بەبەستت ئەوە بوو فرەجۆری چۆن بکەین بە فرە کەلتوری باسەکە لەوەیە وەختێ دەڵێن ئێمە دەزانین ئەم هەموو ڕۆکەی لە قورئاندا ناوی هاتووە هەر یەکی هی ناوچەیەکە بەس وەختی ئەگەر توانیت لە ژینگەیەکا کۆیان کەیتەوە تۆمانەی چیت کرد ئەو کەسێک کە تەماشای ئەم فرەجۆری دەکا چی بۆ دەرەکەوێ فرە کەلتوریشی بۆ دەرەکەوێ چاوی پەیوەندی پێک بەهەیە دەڵێن خەڵکی کوردستان بۆچی پێکەوەژیانی ئاینی تێدا بەرقەرارە هۆکار زۆرە هۆکاری سیاسی ئابووری کۆمەڵایەتی ئاینی کەلتوری هۆکاری ژینگەی تاکی کورد کە چاو دەکاتەوە هەموو ڕەنگەکان لە ژینگەی خۆیدا دەبینێ هەموو ڕۆکەکانی فرە ڕۆک دەبینێ فرە جۆری زیندەی دەبینێ ئەم فرە جۆریە وای کردووە چاویشی بە فرە جۆری ئینسانەکانیش ئاسوو دەبێ لەبەرەوە ئەبینی ینی ئەمە باسی 2006 دەکەم کە لە 2006 ئەمە ڕوویدا بەڵام دوای ئەثیوبیا ئەو شوێنێک کە مسلمانان پێغەمبەر خەڵکی بۆ ناروتی لەوێ دەتان پارێزی حاکمێکی عادل هەیە ئەثیوبیا لەسەر هاوشێوەی ئەمە وتی ئیمارات و قەتەر پێکەوە باخچەیەکی هاوبەشیان دروست کرد بۆ هەموو ئەو ڕووەک و گیانلەبەرەی کە لە قورئاندا ناوی هاتووە ئەثیوبیا هات پارکێکی دروست کرد بە شێوازێکی تر گوتی ناوی نا پارکی ئیبراهیمی پارکی ئیبراهیم گوتی گشت یعنی ئیبراهیم بۆ هەرسێ ئاینەکە گوتی گشت ئەو ڕووەکانەی لە قورئان و لە تەورات و لە ئنجیل ناوی هاتووە گشت ئەو گیانلەبەرانەی لە قورئان و لە تەورات و لە ئنجیل ناوی هاتووە لەم پارکەدا ئەمەیە کۆی کەمەوە ئەم دووە بە یەکەوە بوو بەمایەکی بوو بەمای شتێ دروست بێت کە پێی دەوترێت کەلتوری ئاشتی تۆ نبینی ئێستا تۆ دەبین لە ڕووی سیاسی ئیسرائیل و ئیمارات بۆ ئاشت بوونەوە لەبەرەوەی دەڵێن هەمومان دروست کراوی خوداین ئەوە بەڵام لە 2006 باسی باخچە و پارکی سەلامیان کرد باسی باخچەی ئاشتی و پارکی ئاشتیان کرد بزانە چۆن فرەجۆری لە بواری چۆن دەڵێ زیندگی کاریگەری هەیە بەسەر کەلتوریەوە مامۆستا بەڕێز نەهال هەرێما کوردستانی کەمە دوخولەکەمە vê çendêjî cenabê amajê pê bidetin li herêma Kurdistanê em zanîn ڕوبەڕوێ وەکو بژنێ قەیرانەکە دارایی و ئابووری بووینە و هەوڵەوەی چەندێ تێدەدان کا çawa em dê karîn çaksaziyekê bikەین ku rûyê ئابووری hêz bibîtin da ku Kurdistan hestîte ser pêxû hêztir caran bibîteve erê ev ê wekû bîjnê Parka Niştimanî û parêzrawên serûştî eger hate encamdan herêma Kurdistanê bi taybetî Parka Niştimanî çi mifayên ئابووری itnav de hene ku bi zivirîteve bi welatî بابە پەلە بڵم بەلای کەمەوە ئەم لە 2 دقەیەدا بەشی کەم یعنی بەلای کەمەوە ئێمە لە ناشنال پارک و هەموو ناشنال پارکەکان کە دروستە بێ لەگەڵ پارێزراوە سروشتەکان بەلای کەمەوە 4 سوود و مفای سەرەکیمان دەست دەکەوێت یەکەمیان مەسئلەی پەروەردەیە پەروەردە سەر چی پەروەردە لەسەر قبولکردنی ئەویدی
تا ئێمە ناوچەی فرەجۆریمان زیادکەین تا ئێمە ناشنال پارکمان زۆر بێت تا ئێمە پارێزراوی سروشتیمان زۆر بێ هاوڵاتی کە سەردانی ناشنال پارک ناپارێزرا و سەردانی ئەم ناشنال پارکانە دەکا و ئەم فرەجۆریە دەبینێ چاوی ڕادێ لەسەر چی چاوی ڕادێ لەسەر قبولکردنی ئەوی دیکەی بەرامبەر لە ڕوویەکی دیکە سیاحەیە لە ڕووی دیکە سیاحە و گەشتیاریە چونکە هەمیشە پێ دەڵێم هەتا ئەم ساتە وەختە ئێمە گەشتیاری ئاینیمان نییە تا ئەم ساتە وەختە ئێمە گەشتیاری ئاسەوارمان نییە و ڕەنگە بڵێم مۆزەخانەکانیشمان کراوە نەبن بە ڕووی خەڵکدا تا ئەم ساتە وەختە لە هەمان کاتدا ئێمە ئەوەی گەشتیار بۆ لای ئێمە دێ گەشتیاری ژینگەیە گەشتیارەکانمان گەشتیاری ژینگەین خەڵک نایە بۆ سێرکردنی باڵەخانە خەڵک دێ بۆ گەشتیاری گەشتیارن پارکا نیشتیمانی هێنە جوداکردن گەل گەشتیارن دیتە بەڵێ چونکە ئێستا کە بەداخەوە ئێمە دەڵێن لە ناوەڕاست و باشووری عێراقەوە خەڵک دێ بۆ گەشتیارەکەش گەشتیاری ژینگەیە لەبەرەوەی سنوورێکدا ننراوە بۆ ئەوەی هەڵس و کەوتی گەشتیار دەبێت چۆن بێ گرێبەستەکانی شارەوانیش هەندێک جار پەیوەستە بە ناو شار نەک بە ناوچە گەشتیارێکانەوە ئەوە هەوڵی لەسەردەن چاچێکن گرێبەستەکان بۆیە بینی ئێستا لە خەڵکی ناوچە گەشتیارەکان بپرسە زۆر ئەزانی میوانێکم بوو ئەوێت بەڕاستی گریاوم کە ئاوی ئەو ناوچەیان بینیەوە چونکە هەمووی دەبی ئاو هەمووی پیسە و بۆنی تێ ئاوەکە چۆن ئەبێ ئاو بۆنی بێ لە ناوچە گەشتیارەکان دیارە زۆر شتی تێفڕێدراوە کەوا بێ ئێمە زۆر گرنگە یعنی گەشتیار بێت بەخێر بێ بەڵام گەشتیار لە هەموو وڵاتێکە ئازاد نییە ئەو ناوچەیەکدا کەواتە ناشنال پارکمان پێویستە ئەرکی یەکەمی ناشنال پارک یا با بڵێم ڕەهەندی یەکەم پەروەردەیە چاومان ڕادێنێ لەسەر فرەجۆری دووەمیان ئابووریە چونکە لە ڕێگەی سیاحەوە ئێمە دەتوانین سوودی لێوەربگرین چوارەمیان لە ڕووی ژینگەیە کە پارێزراوی سروشتیشمان دەبێت دەیپارێزین سێمیان چوارەمیشان بریتە لەو باس و لێکۆڵینەوە و توێژینەوانەی کە زانکۆکانی هەرێمی کوردستان و پەیمانگەکان پێویستیان پێێتی زۆر سپاس مامۆستای بەڕێز هەرساخ و سەلامەت بین ئینشاءالله بەڵێ بینەرین بەڕێز ڤی ئاوای دەینە دومایاوێ خەڵکێ و زۆر سپاس بە هەوێن بەڕێژی هیڤیاماوە مەشیابیتن وان هەردوو چەمکانە بدەینە خۆیاکردن و ئاشنابوونەکە زێدەتر دەف هەوێن بەڕێز دروست ببیتن سەبارەت پارکا نیشتیمانی و پارێزراوێن سروشتی ببینێت خێر و خوشیادا هەتا خەڵکەکە دی بگەینە فێک خدای مەزن مەهەمیان بپارێزیت و کوردستانە مە سەلامەت و ئێمە بیت